ئەو ڕووداوی کە لە ئارەژگایەکی هەولێر دوێنێ ڕوویدا هەروە تێنەپەڕی. ئەمڕۆ بەرگری شارستانی دوو شوێنی بەهۆی ئەو ڕووداوەوە سزا داوە. هەروەها لە کەرکووکیش لە ناو بینای پارێزگای کەرکووک شەڕ دروست بووە و برینداریشی لێ کەوتوتەوەمانە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. تەقینەوەی باڵۆنەکەی هەولێر بە بێدەنگی تێنەپەڕی و ئەمڕۆ بەرگری شارستانی هەولێر لەسەری هاتە دەنگ. شاخەوان سەعید وتەبێژی بەرگری شارستانی هەولێر بە 964 وت بۆمان دەرکەوتووە گازی هەڵەکراوەتە ناو باڵۆنەکان. بەهۆیەوە ئێستا دوو کەس لە ژێر لێکۆڵینەوەدان و کارگە و دوو شوێنی فرۆشتن داخراون. دوێنێ ئاراژگایەک لە هەولێر بۆ ڕۆژی ئاڵابۆنەیەکی ڕێخست بوو لە پڕ چەند باڵۆنێک گڕیان گرت و تەقینەوە. ئارایشگاکە ڕایگەیان هەمویان سەلامەتن. بەرگری شارستانی دەڵێت بۆیان دەرکەوتووە بەهۆی ئەوە بووە لە بری گازی هیلیۆم، گازی هایدرۆجین و نایترۆجین خراونەتە ناو باڵۆنەکان بۆیە تەقیونەتەوە. ناڕزایی خەڵکی گوندەکانی هەڵەبجە درێژەی نەکێشا و زوو فەرمانگەی کارەبا ڕایگەیان کێشەکەیان چاک کردووە. هەر ئەم شەو حەقی خەڵکەکە دەگەڕێنەوە. ئەم بەیانیە دانیشتوانی دەگوندی سنووری هەڵەبجە لە دژی کەمی کارەبای نیشتیمانی گرد بوونەوە و ڕێگەی سەرەکی هەڵەبجە هەورامانیان داخست. سەعاتێک دوایەوە پامنێری 964 چووە لای بەڕێوەبەری کارەبای هەڵەبجە. سعید سید قادر بەڕێوەبەری گشتی کارەبای هەڵەبجە بە 964 وت کێشەی ئەو گوندانە ئەوە بووە کە ئەو بڕە کارەبایی پێیان دەدرا بە دوو جار بوو لە شەواندا دەدرا. خەڵکەکە وتیان بۆمان بکەن بە یەک. لەم شەوەوە بە پێی داواکاری خەڵکی گوندەکان کارەبا دابەش دەکرێت. لە نزیک بینای پارێزگای کەرکووک ئەمڕۆ دۆخەکە شڵۆغ بوو، گرژی و شەڕ ڕوویدا و خەڵکەکەش گویان لە دەنگی تەقە بوو. هەر زوو پامنێری 964 لە کەرکووک کەوتە دوای هەواڵەکە و ئەمەی هێنایەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ پاسەوانەکانی چووبوونە ناو بینای پارێزگای کەرکووک. کاتێک ویستی بوویان بیان پشکنن، پاسەوانەکانی سەرۆکی ئەنجومەن ڕازی نەبوو بوون. لەسەر ئەوە لەگەڵ پاسەوانەکانی پارێزگار بوو بووە دەمەقاڵەیان و چەند مستێکیشان لە یەکدا بوو. سەرچاوەیەک لە پارێزگاوە بە پامنێری 964 وتبوو یەکێک لە پاسەوانەکانی پارێزگار بۆ کۆتاییهێنان بە گرژیەکە دوو فیشەکی بە ئاسماندا تەقاندووە، بەڵام فیشەک بەرکەس نەکەوتووە. ئەوەی هەیە دوو کەس بەهۆی شەڕە بۆکسەوە بریندار بوون. کۆمەڵێک بەڵەندەر لە بەردەم ژووری بازرگانی کۆبوونەوە وتیان ئەم وەزعەوە ناڕوات. 10 ساڵی ڕەبەقە سەر و 1000 پرۆژە لە سلێبانی وەستاوە. هۆکارەکەشی ئەوەیە پارەیان لای حکوومەتە و نایانداتەوە. ئالان کەریم سەرۆکی یەکێتی بەڵێندەرانی سلێمانی بە 964 وت 1000 موشکیلەمان هەیە، پارەی خۆمانە و ناماندنەوە. کاتێکیش ئەچین لە بانک بە چەک پارە بدەین دەڵێن نابێ کاشمان دەوێت. بەڵێندەرەکان ڕویان کردە لای سەرۆکی بانکی ناوەندی سلێمانی کارێکیان بۆ بکات. ئالان کەریم وتی لە ساڵی 2014ەوە سەر و 1000 پرۆژە وەستاوە. بەڵێندەرمان هەیە مایەپووج بووە و حاڵی خراپە. جگە لەم هەواڵانە سەرنجشان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە. دیارە ئێمە بە دوواداچوورێکمان کردووە بە وەزعی پەنابەران وە کۆچ هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 760,000 کەس لە هەرێمی کوردستان و عێراقەوە کۆچیان کردووە بەرەو دەرەوەی وڵات و لەو ژمارەیەش نزیکەی 600,000 600 کەس ببورن، یعنی بێسەر و شوێنی تایە و مردنیشی تایە. یعنی هەیە لەو ڕێگەیە و 600 کەسە بەشێکیان مردوون لە ئاوەکانە خنکاون و بەشێکیشیان بێسەر و شوێن بوون. ئەمڕۆ 24 ساڵ تێ دەپەڕێت بەسەر بڕیاری نەتەوەیە گرتوەکان کە هەموو هەژدەی 12 دیاری کرا بێت وەک ڕۆژی جیهانی کۆچبەران لە جیهاندا. ماردین حەمید بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای لووتکەیە بۆ کاروباری پەنابەران بە 964 وت 760,000 کەس لە ماوەی 10 ساڵی ڕابردووداوەتە لە ساڵی 2014ەوە هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان کۆچیان کردووە بەرەو دەرەوەی وڵات. لەو ژمارەیەش 600 کەس هەم بێسەر و شوێن بوون و هەمیش گیانیان لە دەستداوە. لە ساڵی 2015 تا ئێستا 763,398 هاوڵاتی تەمەن سەر و 18 ساڵی هەرێمی کوردستان و عێراق کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە و داوای مافی پەنابەریان لەو وڵاتانە کردووە. کۆچ هەر بەردەوامە تاوەکو ئێسەش لە هەرێمی کوردستانەوە لە عێراقەوە، بەڵام ئەوەی کە هەیە
یعنی ڕووداوەکان و ماساتەکان کە لە ئەنجامی کۆچەوە ڕوبەڕووی و کەسانە دەبێتەوە کە بڕیاری کۆچیان داوە ئەویش تا بێت بەبێ ئامارەکان ڕوو لە زیاد بوونە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوون، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.